بس لە شەمە بازار باش بوو ئەیتر لە ئەو دۆخەی شەڕ و ئاژاو دەستی پێ کرد دوو ساڕخکیان ناوە بەناو بازاڕی ئەمەوە کەسی تیان نەماوە. ئێرە بازاری زێوەرە لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنی نەورۆز هەموو ساڵێک ئەم بازارە بەرناکەوێت، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو دۆخی کە هەیە بازارەکە وەک پێویست وەکو ساڵانی ڕابردوو قەرەباڵغی پێوە دیار نییە. ئەوەی کە هەیە ژمارێک لە هاوڵاتیان هاتوون بۆی کە جلی کوردی بکەن، تایبەتە بە جلی کوردی ئافرەتان و پیاوانیشی تێدایە. لێرە کاقەی سەری لێیە ئەمە بچمە لای کاقەیسە سڵاو لێبێ ئەگە بێت فەرمیت ئێرە ئەم دۆخە تا چەندێک کاریگەری لەسەر بازاری ئێوە دروست کردووە کەمیشی ماوە بۆ نەورۆز؟ وەڵاهی کەی ماوەی خەڵک خۆی دانابوو لەم هەفتەیە تر بێجل و بەرگی نەورۆز جەژن بکە، بەس لە شەمە بازار باش بوو ئەیتر لە ئەو دۆخەی شەڕ و ئاژاو دەستی پێ کرد دوو ساڕخکیان ناوە بەناو بازاڕی ئەمەوە کەسی تیان نەما بازار چۆڵ بوو ئیتر وردەوتە ڕەنگە خەڵک ئەگەر وەزعەکە هادە بێتەوە تۆزێ خەڵک زیاتر بێتەوە بازار. ئەمە کاریگەری خراپی نییە لەسەر ئێوە بۆ ناگەر هەفتەیەک دوا بکەوێت جلکڕینی هاوڵاتیان؟ هەفتەی چی ئەمە 10 ڕۆژوانێت 15 ڕۆژمانەوە دوایەوە تەواو ئەی ئەرم 15 ڕۆژە مشتری ئەتوانێت جلی کڕە دوایە شتی کەم ینی خەڵک کەمتر جلەکڕێ، بەڵام ئەوەی کە شتە جلە زۆرەکە ئاکڕن خەڵکەکە بە ئەم سەریتەکە ئەم 15 ڕۆژێ بۆ جژن بۆ نەورۆزە. من خەڵکە بینم لە بازارەکەیە، بەڵام ئێوە تەسەوری زیاترتان نەکرد بۆ ئەم ساڵ جیاوازتر بێت چاو ساڵانی ڕابردووە؟ ئەم ساڵە بوو زۆر قەرەباڵغ بێت لەبەرەوەی جەژن و جەژنی ڕەمەزان و نەورۆز لە هەمان ڕۆژایە، یعنی هەموو ئافرەتی هەر ئەبێت جلێ بکات لەبەرەوەی هەرە چێرە دەر بۆ یەکیان هەرە چێرە دەرەوە بۆهۆی جەژنی ڕەمەزان و چێرە دەر هەرەبێت جلی کوردی بکە، ئەگەر بۆ نەورۆزیش پێ هەرەبێت جلی کوردی یعنی جلێک قاتێک هەر زەرور بوو بۆیە ئەبوو بازار زۆر قەرەباڵغ بێ. ئیتر ئەم شەڕی ئێران و ئیسرائیل و مەجموعەی مشکلی تریشمان هەر هەبوو بوونی کێشەی ڕێگەمان هەبوو ئەشیامان ناگەشت ئیتر ئەو شتانە کێشەتان هەبوو لە بەسرە تازە ئیتر خەری کە تۆزە ئەشیای زستانمانەگە ئەشی زستانەکە. ئەم ساڵ نرخ چۆن بوو بەگشتی جلی کوردی؟ وەدانەکە لە فڕیوە لێەوە وەڵاهی ئەم شتە خەڵک بیساق نابێتەوە ئەگەر هەمان قوماش پێشتر هەرزان بێ لە نەورۆزا گران بێ ئەو ڕاستە گران بووە، بەڵام ئێمە لە نەورۆزا شتی گران ئێنین لەبەری ئەفرۆشتێ شتی گران و ئازانێ هەر ئەم گرانە هەر ئەوەی و پێشتر گران بووە نەک کاکە خۆی هەر گران بووە نەک خۆی هەرزان بێ و بیخینە سەری و کاتیەوە نییە کاتیە بەس بڕاشتەکە. بەردەوام کە دەوروبەری نەورۆز زیێتە پێشەوە یەکسەر بەم پرسیارەکان بۆ ئەوەیە گرانترین کراسی کوردی ئافرەتان نرخی چەندێکە وەی کە تا ئێستا بیست بێتێ لە بازاڕەیە فرۆشرابێ لای خۆ فرۆشرابێ؟ لێرە 200-300 دلار شتی زۆر قورس و کراسوکەوا لە یەکشتی زۆر قورستی $1000 نیە؟ نەباوەشتانە نییە نەماوە شتانە پێویست ناکە ئێستا ئەسڵەن خەڵک شتی زۆر هەرزانەکە شتی کلاسیک و حتا سادە بێ و ینی نقیم و کریستاڵ ئیشی کەمتر بێ و بەڵام ڕەنتێکەڵکە ئەو هەر زۆر کەمیتێتەوە زۆر جوانیشە زۆر مۆدێتی مۆدیشتی 1000 ڕقم مەزنە نەماوە ڕقەمە گەورانە مۆدی نەماوە. دەسەکانە خۆش بێ سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە بازاڕی زێوەرە ئەگەر هاوکارمێنەکان بگوێزێتەوە لێرە ئەمە تایبەتە بە جلوبەرجی ئافرەتان و پیاوانیش هەندێک لە دوکانەکان جلوبەرجی پیاوانی شەفرۆشن بۆیە هاوشێوەی ساڵانی ڕابردوونی ئەم ساڵ جیاوازترە لەبەر ئەوەی ئەو دۆخەی کە ڕوویاوە لە ناوچەکە یا گرژی ئاڵۆزیانەی کە هەیە بازاڕەکەی تا ڕادەیەک سست کردووە ئەمە کردو کە هاوڵاتیان کەمتر بێن بۆ ئەوەی کە جلوبەرجی کوردی بکەن بۆ نەورۆز و جەژنی ڕەمەزان ئەمە کە بینن ڕەنگە بڵێن قەرەباڵغە و خەڵکی پێوەیە بەڵام ساڵانی تر منە لەم شوێنیان نەمەتوانین ئەوە بۆسم بەم شێوازە ئەم بابەتی خۆم پێشەش بکەم.